بسم الله الرحمن الرحیم بنای خۆی بەخشندە و مهرەبان. ئەمڕۆکە لە وانەی دووەمی ئەپەرلیم دەگەینەوە بە خزمەت جەنابتان. لەوانەیە یەکەمدا ئەمە باسی ئێسکەکانمان کرد، باسی سکاپیولامان کرد، باشە باسی کلاڤیکڵمان کرد، باسی سکاپیولامان کرد، باسی هیومرەسمان کرد لەگەر ئێسکەکانی ئەڵناو و ڕێدیەس و هەروەها هاندیش. لەوانەیە ئەوڕۆکەماندا دێین باسی مەسڵەکان دەکەین. وانەیە ئەوڕۆکەمان دێن باسی مەسڵەکان دەکەین. لەو مەسڵانش ئیشەڵە دانە بەدانە دەچینە سەریان، باسی هەمویان دەکەین، دوای دەگەڕێنەوە سەر وێنێ و دیتێڵەکی زیاتری دەدەینێ. وانەیە ئەوڕۆکەمان لەسەر fascia and region of the upper limbs and breast. ئەوەی لەو وانەی ئەوڕۆکەدا باسی دەکەین، باسی پێکتۆرال ریجن دەکەین، باشە هەم فێشیایەکانیان هەم مەسڵەکەی، وهروەها چەند سپیسیشی تێدایە، وهروەها کلینیکال پۆینتەکانیان، وهروەها شۆڵدەر ریجن و باسی ئەکسیلا دەکەین، وهروەها باسی ئەپەر ئارم دەکەین لەگەر کیوبیتال فۆسا. ئیشەڵە لە بۆوانەچکەش باسی بابەتی برێست دەکەین. ئێستاکە ئەوە لەوانەکەیت کە باسمان کرد، باسی کلاڤیکڵ و هەروەها سکاپیولا و هەروەها هیومرەس. Muscles of the peri-shoulder region. ئەو مەسڵانی کەوا دەگەونە دەوروبەری شان. ئەمە پێکتۆرال ریجنمان هەیە، باشە کەواتە کەوتە بەشی پێشەوەی لای شان بەو شێوەیە، باشە ئەوان چ دەگرتەوە؟ پێکتۆرالز مەیجەر مەسڵ، ئێستا دانە بەدانە باسییان لێوە دەکەین. پێکتۆرالز ماینەر و هەروەها سەبکلەیڤیان یعنی خوار کلەیڤیان، ئەوە کلەیڤس کلاڤیکڵە، باشە لە خوارەوی مەسڵێکی گچکە هەیە پێ دەگوترێت سەبکلەیڤیان. سیراتەس ئەنتریەر واتە مەسڵی شێوە ددانە مشاری پێشەوە، پاشانجی دەچینە سەر extrinsic shoulder muscle. extrinsic واتە لای دەرەوەی، بەس لێرکوانە مەبەستمان لە هەندێک نییە، مەبەستمان لەوەیە it is not a true muscles of the shoulder. ئەوە مەسڵەکی ڕاستەقینەی شۆڵدەر نییە، بەڵکو ئەو مەسڵانە زۆربەی جار لە پشتەوە هاتینە، وەکو تراپیزیەس و لاتیسمس دۆرسای، باشە بەڵام ئینسێرشنەکەیان دەکەوتە شۆڵدەرەوە، لێ جوولەکانیان زیاتر لەوەیە، بەڵام لە واقعدا ئەوانە با بڵێن ترو شۆڵدەر مەسڵ نینە. ئینترنسیک شۆڵدەر مەسڵ کەەوە ئەو ڕۆکە زیاتر جەختی دەکەنە سەر ئەو بابەتەی دێڵتۆید مەسڵ، سوپراسپاینەس مەسڵ، ئینفراسپاینەس مەسڵ، تیرز مەیجەر ئان تیرز ماینەر ئان سەبسکاپیولارس مەسڵ. ئێستا بابەت دانە بەدانە باسییان لێ بکەین، وهروەها کلینیکال پۆینتەکانشان. پێکتۆرالز مەیجەر مەسڵ. پێکتۆرالز مەیجەر لە دوو هێد پێک دێ، هەندێک لە ڕیسۆرسەکان دەرن لە سێ هێد پێک دێ. هێدەکان بریتیان لە clavicular head، یەکەم بەشی بریتە لە clavicular head بە لای medial indi clavicular دەنووسێت کە تەمەشایەکی ئێرە بکەین، ئۆریجنەکەی لەسەر clavicular، باشە. دووەم هێدی پێی دەگوترێ sternal head، لەبۆی بە ئێشتی ستێرنەمەوە وەنووسەیە، بە ئێستی کۆڵەوە وەنووسەیە. سێم هێدیشی پێی دەگوترێ coastal head. ئەو جا هەندێکیشان دەرن ئەوان هەردووچان یەک هێد حساب دەکرێن، پێی دەگوترێ sternocostal head. لەو لەکچەری زیاتر جەختی لەسەر هەندێکریتەوە sternocostal head. ئۆریجنەکەی لە کوێندەرە پێکتۆرالز مەیجەر، میدیان کلاڤیکڵ، هەروەکو لێرە باسمان کرد ئەوە میدیال کلاڤیکڵ، و هەروەها دووەم شوێن ستێرنام، وهروەها سێم شوێن کۆستال کارتیلێجز، ئەو کارتیلاجانەی کۆستال لە چێندەرەوە دەست پێ دەکات لە ڕیبی 1 لە بۆ ڕیبی ژمارە 8. ئینسێرشنەکەی لە چێندەرە لە lateral lip of the bicipital groove. bicipital groove لەسەر هیومرەسیە، ئەو شوێنە، باشە هەر پێمان دەگۆ intertubercular groove، یعنی ئەوە لیسەر توبرکل، ئەوە گرێتەر توبرکل، ئەوە ئینتەرتوبرکولار. ئەو ئینتەرتوبرکولارش پێی دەگوترێت بایسێپیتال گروف، لەبەرەوەی لۆنگ هێدی بایسێپس بەوێندەردا دەڕوە، لێ جاروێ بە ناوی بایسێپیتال ناوی دێنی، باشە. ئەو جە لێوێندەر لە لاترال لیپەکەی، یعنی توو لیپی هەیە، ئەوە میدیال لیپە، ئەوەیان لاترال لیپە، باشە، یعنی لە لێوی دەرەوەی بە بایسێپیتال گروڤۆ وەدەنووسێ ئینسێرشنەکەی. هەر مەسڵک ئۆریجن و ئینسێرشنی خۆی هەیە. ئۆریجنەکە نەجوڵاوە، یعنی ئەو شوێنەی کەوا بە ئۆریجن وەدەنووسێ پێ دەگوترێت جێبەست بە کوردەکەی ناجوڵێ، بەڵام ئینسێرشن دەجوڵێ، واتە هەر مەسڵک گوتمان ئینسێرشنەکەی فران شوێنە کەواتە ئەکشنی جوڵەکەی لەسەر ئەو ئێسکەی دەبی. ئێستا ئەکشنی جوڵەی پێکتۆرالز مەیجەر لەسەر بایسێپیتال گروڤە کەوا لە هیومرەسێ، کەواتە لەسەر هیومرەس دەبی، باشە. نێرف سەپلایەکان زۆر مهمە. بایسێپیتال پێکتۆرالز مەیجەر بە میدیان پێکتۆرال نێرف لەگەر لاترال پێکتۆرال نێرف سەپلای دەکرێت، کەواتە ناوەکەی هەر لە خۆیتی نێرڤەکەی، باشە ناوی نێرڤەکەشی هەر لە خۆیتی، هەر پێکتۆرالە بە میدیال و لاترالەوە
سپلای دەکرێت. ئەکشنەکەی مەیجر ئەکشنی پێکتۆرالیس مەیجر بریتە لە ئەدەکشن چییە؟ واتە ئەو ئێسکەی ئارم بەو شێوەیە نیە گریمان ئەگە بەو شێوەیە بتوانین بیهینەوە لە بۆ لای جەستە واتە نێزیکردنەوە لە جەستە کاتێکەوە ئەو مەستە کۆنتراکشن دەکا ئەو ئێسکە هیومرس لە بۆ لای جەستە دێتەوە باشە پێی دەگوترێت ئەدەکشن. واروەها دیپرێشنیشی هەیە ئێستا باسی دەکەن لە بەچە دیپرێشنی هەیە دێڵتۆین مەسڵ لێرەیە ئەویان دێڵتۆیدا ئەگەر کۆنتراکشن بکە بەو شێوەیە هیومرسی بەرز دەکاتەوە ئەگەوەش کۆنتراکشن کە تقریبن ئەو شێوەیە دەدا یعنی قچەک خواریشی هەیە و ئەها لێرکوانە بە تایبەت قچەک هاتنە خواریشی هەیە لێ پێی دەگوترێت depression of the arms and rotationist also. Pectoralis minor key muscle of the pectoral يعني ئەمە لە هەر شوێنە key muscle-ەکمان هەیە ئەو key muscle زۆر گرنگە لە بۆ دیاریکردنی بەشەکانی دیکە لە بابەتی سیەکان ثۆراکیک ئەمە pectoralis minorمان هەیە باشە pectoralis minor ئەگە تەماشای بکەین لەبەر چ پێی دەگوترێت key muscle لە بۆی ئەمە axillary arteryمان هەیە بەو شێوەیە دێتە ئێرە لێرە بە بنی دادەچی لێرە دێتەوە دەرێت دەبتە سێ پارت ئێرە پێی دەگوترێت first part ئەوەی دەکەوتە بنەوەی پێ دەگوترێت second ئەوە پێی دەگوترێت third ئەوە کلینیکال پوینتی گەلە زۆرە ئیشاڵە لە بابەتی بڵە سەپلایەکان باسی لێوە دەکەین بەڵام جارێ ئەوەی بزانم pectoralis minor key muscle باشە ئۆریجنەکەی لە چێندەرە لە ڕیبی 3 4 5 ئێرکوانە 3 4 5 باشە نێزیکە لە کۆستەر کارتلێژ ئەوانە کۆستەر کارتلێژن ئەو تقریبا نەگەشتە سە کۆستەر کارتلێجەکەی لە پاشەوانە ئەدی ئینسێرشنەکەی لە چێە ئینسێرشنەکەی زۆر مهمە دەکەوتە سەر کۆراکۆیت پرۆسس پێویست ناکە و میتەل بۆردەر و ئەوانە بزانن بەس دەکەوتە سەر کۆراکۆیت پرۆسس کەواتە ئەوە کۆراکۆیت پرۆسسە لۆ پێی دەگوترێت کۆراکۆیت باشە ئێستا بەس ڕستمەچ قسەی جوانی ئۆتە لێرە باشە لۆ پێی دەگوترێت کۆراکۆیت ئەو ئێسکە بەو شێوەیە ئەو هایە سۆری ئەوها ئەو جەهاتی تۆ دەرێت ئەگە تەماشای فلیمی کەشتیوانتان کردوی بابرێن ئەوانی کەشتیوان زۆر جەکاتنەکە کاتێکەوە دەستی دەبڕدرێ شتێکی لە دەست دەکەن قولابە چی پێوێ ئەو قولابە بەو شێوەیەوە چی قولابی ماسی گرتنیە باشە لێش ئەوە کۆڕاکۆیت لە قولابیەوە هاتیە ینی وەکو ئێسکەکە وەکو قولابە لێرکوان ئەوها بەو شێوەی وەکو سەری قولابە چەشتی پێوە دەنووسی ئەگەر ڕوبەڕووبی بنیان لە سەکەدەفەری زۆر جوانتر دیارە ئاکشنەکەی چیە ستابیلایزی سکاپیولەری دەکا باشە واروە ئەگە کۆنتراکشن بکە دەبتە هۆی دیپرێشن واروە ئینێرڤێشنەکەی بایچیە ئینێرڤێشن زۆر مهمە لە بۆی ئەمە ئەگەر مەسلك ئیژنەکە پارالسس بی باشە ینی ئیفلیت بی ئەو وەختی دەزانین چ نێرڤەک تووشی ئەوەی هاتیەکەوە ڕەپچەربی یاخود ئیژنەکە ئینێرڤێشنی وەی بریتە لە میدیال پێکتۆرال نێرڤ لاترالەکەی هەو نییە تەنها میدیال پێکتۆرال نێرڤس we have another muscles باشە هەر لە بابەتی ثۆراکیک باشە هەر لە بابەتی پێکتۆرال یعنی سیەکان کەلیمەی پێکتۆرال واتە سی باشە لێرکوانە سەبکلەیڤیەس مەسڵمان هەیە سەبکلەیڤیەس مەسڵ ئەوە کلاڤیکڵە لە بن کلاڤیکڵە لێ پێی دەگوترێت سەب یعنی بن کلەیڤیەس سەبکلەیڤیەس مەسڵ باشە ئۆریژنەکەی لە چێندەرە ئۆریژنەکەی لەسەر فێرز ڕیبە ئەدی ئینسێرشنەکەی لەسەر کلاڤیکڵە لەمە لە بن کلاڤیکڵ سەبکلەیڤیەس گروڤمان هەیە بەو سەبکلەیڤیەس گروڤەی وە دەنووسێ ئینێرڤێشنەکەی چیە نێرڤەکی هەیە نێرڤەکە بەخۆیەوە ناونرێتەوە ناونرێتەوە نێرڤ تو سەبکلەیڤیەس ئەنێ و نێرڤە سەپلای سەبکلەیڤیەسی دەکا باشە زیاتر لە بۆ ستابیلایزی ئەو جوینتەیە ئەو جوینتی ئێرە واروەها کلاڤیکلش هەتا ڕادەک ستابیلایز دەکا دێنە سەر سیراتس ئەنتیریەر مەسڵ یاخود پێ دەگوترێت بۆکسینگ مەسڵ ئەمە بە کوردی خۆمان پێ دەرێن مەسڵی دوعا عن لە وەختی دوعاکردن کاتێکەوە ئەمە دەستمان بەو شێوەیە بابرین لە بۆ پێشەوە دەبین لە بۆ سەرەوە دوعا دەکەین لەو وەختی ئیشمان بەو مەسڵەی زیاتر دەبین کۆنتراکشن دەکا باشە ئۆریژنەکەی لە چییە ئەو ئۆریژنە دەبی لەبەرت بی لە فێرست هەتا 8 یعنی لە ڕیبی ڕقم 1 2 3 4 5 6 7 هەتا ڕقم 8 ئۆریژنەکەیتی ئەدی ئینسێرشنەکەی ئینسێرشن medial borders of the scapula لە لای ژۆرێ ینی ئەوەی ئەم دامنایە ئەوە پۆستیریەرە نە ئەو لە لای ئەنتیریەر یعنی لەو ژۆرێ ئەوانە دەچن لە بن ئەو پارچەی بێرکوانەوە دەنووسێن باشە بە medial border of the scapula وە دەنووسێن ڕێک ئێرە دەکا ئەو شوێنە لە لای ژۆرەوە باش ئینێرڤێشنەکەی بەچیە بە long thoracic nerves باشە
long thoracic nerves. ئەگەر هاتوو ئەو سیراتەسە پارالیسس بی ئەمە گوتمان لۆ چ بەکاردێت لۆ دوعاکردن واتە ئەمە بەو شێوەیە دەستمان بەرزکەینەوە لە بۆ ئاسمان باشە لەو حاڵەتەی بەکاردێن ئەو مەسلەکە پارالیسس بی نەخۆشیەکمان توش دەبی پێ دەگوترێ وینگت سکاپولا یعنی وەکو باڵی لێدێ کە تەماشایەکی ئێرە بکەین وەکو باڵی شەمشەمە کوێرە یان وەکو باڵی باڵندەی لێدێ لەبەرچ لە بۆی سیراتەسەکە پارالیسس بوو لە بۆی ئەو سیراتەسە پارالیسس دەبی توانێت کۆنتراکشنی نامێنێ بەری دەدا وەچی ئەوی بەردەدا ئەوە دەردەپەڕی پێ دەگوترێ وینگت سکاپولا باش دیڤاید دەکرێت لە بۆ سێ پارت upper and middle and lower ئەویان گرنگجێکی ئەوەندەی نیە بەڵام دەتانی وەکو خۆت بیخینەوە و هەروەها لێرکوانە ئەوە کە the main part lie deep the سیراتەس بەخۆی deep to the pectoralis major یعنی یەکەم جار pectoralis major دێ وەچ ئەوان لا دەدەین ئەو سیراتەس بە دیار دەکەوی لە لای پێشەوە یعنی دەم و دەست دیار نییە بەس ئەو بەشەی دیار دەکەوی لە بۆی pectoralis دەکەوتە ئێرە لاتسمس دۆرسی دەکەوتە ئەو پشتەوەی باشە ئێرە ئەو پشتەوە ئەو بەشە دیار دەکەوی هەن لەو کەسانێکەوە عەزەڵاتیشان هەیە شێوەکی مشاری هەیە ئەو شوێنیان ئێستا ئینشەڵڵا بە وێنە پێتان پیشان دەدەین و لێوێن دەرج دەتوانن پەڵپێشنی بکەن پەڵپەیتی بکەن واتە دەتوانن هەستی پێ بکەن ئێستا کە دێنە سەر intrinsic shoulder muscle باشە intrinsic shoulder muscle مەسڵەکانی سەرشان intrinsic ناوەوەی لێرکوانە sergeant muscleمان هەیە sergeant muscle يعني چێ يعني ئەفسەر سەرجن يعني ئەفسەری سوپا لەبەر ئەو ناوە لێندرێت تو کە تەماشاکەن هەر شێوەکەی بەو شێوەیە ئەگە تەماشای جلوبەرگە حەسکەریەکانی وڵاتە ئەوروپیەکان بکەین شێوەیەکی وای هەیە لەسەر قۆریان عریفەکەیان بەو شێوەیە باشە لێە ئەو ناوەشی لێ دەندرێت یەکەم مەسڵکەوە هایتمان پێ دەگوترێت deltoid muscle deltoid muscle is a delta shaped muscle هەمە لە بیکاری شتێکمان هەبوو پێ دەگوترێت delta ونە دەمانگۆ delta A باشە یان delta B ئەو کەلیمەی دڵتایە واتە سێ گۆشە ئەگە بینی دانەی ئەوە دڵتا شەیپت بەعکسی باشە دێڵتۆید کەواتە ناوی دێڵتۆید لە دڵتاوە هاتیە بەمانەی سێ گۆشەی دێ ئۆریژنەکەی لە چەندەرە سێ ئۆریژنی هەیە دێڵتۆید باشە ئۆریژنەچی لێرکوانە جوانتر دیارە ئۆریژنەچی لە لای پێشەوە لەسەر کلاڤیکڵە باشە lateral part of the clavicle ئێرە باشە یاخود دەتانی برین ئێرە lateral part of the clavicle ئۆریژنی دووەمی لەسەر ئەکرۆمیۆن پرۆسێسە بەو شێوە ئێرە لێرکوانە بزین دیارە ئێرێ تقریبا باشە زۆر مهمە پارتی سێمی لەسەر spine of the scapula لە لای پشتەوە کەواتە سێ پارتی هەیە لە بۆ بابەتی ئۆریژن هەر یەکەیان ئیشی خۆی هەیە باشە بەڵام بە شێوەیەکی هەم ئیشەکانیان بریتە لە abduction چیە یانەگە مانێ ئەو دەستەی لێرە نیە ئەو لایە بین دەستەکەی باشە ئارمەکەی لە بۆ لای دەرەبینن ئەو پێ دەگوترێ abduction بە تایبەتی عایدی ئەکرۆمیۆن پارتەکەشە ئێرە چونکە ئەگە کۆنتراکشن بکە ئێرکوان ئەو مەسڵی لۆ سەرەوە پار دەدا ئەوە بەو شێوەی لیدی ئینسێرشنەکەی چەندەرە ئەویش زۆر مهمە لەسەر deltoid tuberosity of the humerus دەرسەکەیت کە باسمان کرد لێرکوانە باشە لە anterior part of the humerus شتێکمان هەیە پێ دەگوترێت deltoid tuberosity ئینسێرشنی deltoidی لەسەر دەکرێت گوتمان ئینسێرشن لە چێن دەبی جوڵەکە لەوێ لێ deltoid مەسڵ ئەگە کۆنتراکشن بکە humerus دەجولێ باش ئینەرڤێشنەکەی بە ئەکسیلەری نێرڤ ئینەرڤێشن دەکرێت ئەکسیلەری نێرڤ لە چەندەرە ئەکسیلەری نێرڤ لەگەر لێرکوانێت تقریبا باشە ئەکسیلەری نێرڤ لەکن سەرجیکەڵ نێکی هیومرەسە ئەگە سەرجیکەڵ نێک فراکچەر بی جار بێ ئەکسیلەری نێرڤ ئەوش ڕەپچەر دەبی لەگەری لەو وەختیدا ئەمە تووشی paralysis of the deltoid muscle دەبین باشە paralysis of the deltoid muscle کو دەزانین ئەو کەسە paralysis deltoid muscle هەیە و هەروەها بۆ نە کابرا شکانێک هەیە لە قۆڵی بابیکەینەکەی سەر کابرا ئەو ئێشتی هیومرەسەی شکایە لە سێرجیکەڵ نێکی بەزەمە نازانین چێندە شکایە دەزانین شکایە کو بزانین چ پارتە شکایە تەماشا دەکەین ئەگەر deltoid muscle ئیش نەکا یعنی ئەکسیلەری نێرڤ ڕەپچەر بووە ئەو وەختی دەزانین سێرجیکەڵ نێکەکە شکایە بەس کو بزانین deltoid muscle ئیش ناکە ئیشەکەی چیە abduction ئەو دەستە لێرە هەتا ئێرە 15 پلە ئەوە عایدی supraspinous مەسڵە پاشانجی لە 15 پلەیڕە هەتا دێتە ئێرە 9 پلە هایدی deltoid مەسڵە ئەمە پێی دەرین کا دەستت ئەبدەکشنی بکە یعنی دەستت ئەوە برنکە لە بولایەکان کابرا ناتانی کەواتە معنەی چی یعنی ئەکسیلەری نێروی ئەوە بووە ڕەپچەر بۆ deltoid مەسڵەکەی paralysis بوو انشاءالله شتەکە مەفهوم و دیارە
وهروها أجر axillary nerve rupture بيتزار توشي أتروفي دبين أتروفي يعني without growth يعني ديالتوي دكا حتى مش إيركا ديالتوي دشي تنزوان هي مش إيركا مسلكة توشي أتروفي بوا without growth يعني هيز growth تشينية هيز قاش سنة تشينية لولا أكتا مشاكل إسكا كان ديارة باشا يعني بوكانوي توشي بيكانوي أو مصلبوا تكسل هيكين روتيتر كف muscles روتيتر كف واتا سرقل باشا سوري واتا سرشان باشا روتيتر واتا بصورة نيتو إيشي أو مصلانتيا تار مصلان بيدا قوتري سايتس إيشي أو مصلانة سكابيولا لقاهم مراسي بيك دبسنو أو جوينتي ستابيلايز دكن شولدر جوينت باشا جلينو هيومرال جوينت ياخد بيدا قوتري شولدر جوينت حتى مشاكل تنزوان بتوندي بيتشو بس تايا كواتا ستابيلايزي شولدر جوينتي دكا تار مصل مان هيلي supraspinous muscle infraspinous muscle teres minor muscle and scapular muscle یک دقیقه رسمت بزنی ان شاء الله مفهوم تربی اوت استدانه دانه باسی عندكين بس دير كوانا باسی هيومرس كيفين اما لو هيومرس دو tubercle مان هبو او intertubercular groove او head of the humerus او anatomical neck او surgical neck باشا او lesser tubercle او greater tubercle لا lesser tubercle يقنا مصل مان هي او السايتس اخر اسكا بيدا قدر subscapularis بس او insertion كي lesser tubercle ادي انسيرشني مثلا كان كا supraspinous infraspinous teres minor هر سيشي لسر greater tubercle بخشبه SITS ده صورته باشا يعني هذا خليته سايتس بابتين السر دانا بداني مثلا كان يا كم يعني supraspinous muscle لو بيدا قدر supraspinous او spine of the scapula السيروسباينس اما supraspinous fossa ما نقول ناو supraspinous fossa supraspinous muscle مان هي باشا supraspinous muscle origin كي ها supraspinous fossa insertion كي most superior facet of the greater tubercle كان مش هيك إيركن most superior لهميان برنترا ها او بنزا او اس لهميان برنترا باشا most superior facet of the greater tubercle او عندك كوتا ناورست او عندك كوتا inferior part يعني لهم نيوترا او عندك كوتا سر lesser tubercle innervation كي زور مهمة هم innervationi supraspinatus وهروها infraspinatus هردوشي infraspinatus بتناودريا ايش هرب spiny infraspinatus means inferior to the spine process لبنوي spine process هردوشي بس supra spinous نا suprascapular nerve supply دكرين هردو او مصلة با supraspinous nerve supply دكرين اكشن كان ينسيا انا بشكل للروتيتر كف مصل بلام اكشني supraspinous او نوتي بدوين لك ناخذ امروسن supraspinous مصل تاكا مصلي روتيتر كف مصلة كوا بريتين لتار مصل كوا بي عندك تري سايتس تاكا مصل يعني كوا اشي روتيشن ناكا فالكو اشي كي بريتين لا ابدكشن لصفر لبو باز دبله يعني استا اول نفرك مان هي باشا وشيبيا وزا عفوا وين بنوسين بباشترا نفرك مان هي وشيبيا ليركوانا صفر لبو باز دبله هايتي supraspinous ليركوانا قبل ماني او دستي زياتر برينكين او دستا باشا زياتر برين بكين حتى بلاي نوهات حتى ايرا باشا يعني كابرا دست خوي بوشي ويلكا حتى نوهات بلا لباز دي حتى نوهاتي هايتي دلتويد مصلة لنوهاتي حتى سطو هشتاي يعني كابرا دستي برينكات السر السري خوي حتى سطو هشتا سوري حتى سطو هشتا بلا ليرو كان عادي ترابيزيوس مصلة ترابيزيوس مصل كونتراكشن دكا بشي سوبيريور يكي او دبتهوي او برس كرنوا كواتا تاكا مصلة كوا إيشاكي بريتيالة إيشاكي بريتيالة abduction او بيدا قدري abduction اتو بي دستكي لقلبكي دور بخيو بيدا قدري abduction حتى باز دبلي innervation كي جان بو زور مهمة innervation او مصلانا suprascapular nerve باش infrascapular nerve فربو باس ما كده قلت بين spine of the scapula بيدا قلت infraspinous middle faceta باشا لسه greater tubercle هروتر of the humerus innervation كي تازه باس ما كر supraspinous nerve عفوا suprascapular nerve
هەر وەکو supraspinous muscle و infraspinous muscle هەردووچیان suprascapular nerve. ئەکشنەکانیان بریتە لە lateral rotation of the arm. یعنی ئەگەر ئێستا ئەو کۆنتراکشنی کرد بەو شێوە ئەو ئێسکەی بەو شێوەیە دەسوڕێنی باشە دەستەکەی دەسوڕێنی پێی دەگوترێت lateral rotation. teres minor muscle teres minor ئەویان زۆر مهمە لێرێ ئەویان پێی دەگوترێت teres minor لە چێن دەرە بزەبت teres minor لەسەر ئۆریژنەکەی لەسەر چێن دەرە لەسەر lateral border ئەوە lateral border ئەو لایە medially بەتیە ئەو لایە lateral یعنی لای دەرەوەی بەتی lateral border of the scapula باشە لەسەر lateral border of the scapula ئۆریژنی هەیە ئینسێرشنەکەی لە چیە situs SIT هەر لەسەر greater tubercle باشە لە inferior facet of the greater tubercle. ئینێرڤێشنەکەی زۆر مهمە ئینێرڤێژنی teres minor لەگەڵ dentator muscle هەردووچیان axillary nerve ئیشەکەی چیە هەروەتر lateral rotation. هەدی subscapular muscle ئێرە sub يعني بن بس لێر كانوا بمعنى ناودي زيادة subscapular muscle أما لێر كانوا subscapular fossa من هبو subscapular muscle دي لو شو أنا دادنش أوريجنكي subscapular fossa أدي insertionكي situs إسكي آخري باشا بيدقوتري subscapular muscle لسر tubercle of the humerus. innervationكي هر subscapular nerve upper و lower subscapular nerve أو لو بشيدي تخواري لو بشر تستسري أو upper أو يعني lower هر دوشي supply أو ما أصلي تكات إيشكي حكسي أو دوية إيشكي medial rotation لو تكانو تش contraction يندكرت أنا تش contraction يندكرت إسكاكي أم بوشي ويدا هناوا بلام أو يعني تش contraction دكا إسكاكي بوشي ويدا إنتو لو بيدو تري medial rotation. teres major استا روتيتر كاب مسلا كان متواكر كاب بشي سايد بون استا دينا سر teres major muscle teres major لب teres minor لو شوينيا او ها this is a greater tubercle او يعني teres major لتشندرا اوريجينكي هي دري inferior angle of the scapula هاشي انا درينا lateral border inferior part of the lateral border لو يعني lower part of the lateral border لو عند الردس بدك لبو سر ايه تشندرا ايه هر باسيبيتال جروفا باشا هر intratubercular جروفا سالكاز ياخد لچندر لميديال ليب ادي lateral lip كا insertioni لم چلا بكريما deltoid muscle actionكي medial rotation of the arm يعني خواتر اوان زور مهم بابتي axilla بابتي او رومان بابتي زور مهمه باسي axilla دكين بابرين بكودكي بن هانجل armpit زور مهمه لبرت لبوي artery تدا nerve زور مهمه تدا vein تدا وهروها lymph node شي زور تدا او lymph node دانش زور مهم لگا بريست لبوي زور ز بريست كانسر lymph node كان وين درش توشي inflammation او بابتانا دكا باشا axilla تدكا army connect دكا لگا shoulder ياخد pathway كا between the neck and upper limb ديرو كانا لسريرة لمل إيرا أو ها نيرفا كان ديني لبو upper limb نيرفا كان بو شوينة دادين أو شوينة تبيدا قوتري أو هرمي كريا باشا شيوش هرمي هي أكسيلا بيدا قوتري أكسيلا سوري شيوش هرمي هي بيدا قوتري أكسيلا وكل يرجع ديارا شيوش بو شيوش هرمي هي استبابا بين باسي أكسيلا بين بلو أنا قرن هلا صار اسمكان أكسيلا شتێکی هەیە پێی دەگوترێت ئەیپێکس باشە ئەیپێکس ئەو ئەیپێکسە لەسەرەوە ڕادیارە هەمومان ئەگەر تەماشایەکی تەنیژ ملت بکەی باشە تەنیشتەکەی ئێرکوانە بابرێن ئەها سێگۆشەک هەیە ئەو سێگۆشەیە ئەیپێکسی ئەکسیلە لە خوارەوە ئەو پێستەی ئەتولێت دیارەکەەوە پێی دەرێن بن هەنگڵ زۆر زار بوون نەفەر تووشی کەسێک دەستەچ لێدا هایان بیخورێن تووش پێکەی نەکدەبین باشە لێرکوانە دەرێ قەلبی پێ دەخورێت زۆر جار ئەو شوێنە base of the axilla باش چار بۆردەری هەیە anterior border لا بشتوي لاي بشتوي posterior border lateral border and medial border note this is the apex of axilla this is the base of the axilla medial border lateral border باشا anterior border لاي بشتوش لاي بشتورها او ندي نشان كده او شوينا لاي بشتويرا posterior wall يعني posterior borders
یەکەم جا بابینە سێ ئەیپێکسەکەی ئەیپێکس ئۆف ئەکسیلا ئەگە تەماشاکەین ئەوە کلاڤیکڵە باشە ئەوە سکاپیولەیە ئێشتیشان ئەویان فێرز ڕیبە لێرکوانە هەموو مرۆڤەک لە لای تەنیشتی ملی ئێرکوانە ملی تو دەکەوتە ئەو منتیقەیە باشە تەنیشتی ئەو هەبۆشاییەک هەیە زۆرجاکە پەنجەشی ناوڕاکەی زۆر بەتوندی تووشی ئێشەکەت دەکات لە بۆی نێروشتی زۆر لەیە باشە بە چ دروست دەبی ئەو ئەیپێکسە بە فێرز ڕیب lateral border of the first rib باشە لەگەر باشە لەگەر clavicle medial part of the clavicle and upper border of the scapula ئێرکوانیش باشە ئەو سێیان بەو شێوەیە سێ کۆشش دروست دەکەن پێی دەگوترێت ئەیپێکس بابینێرە ئەوجار پێم خۆشە باسی هەموو بابرین ئەکسیلای بکەین بە یەکجاری هەر لەسەر ڕسمەکان زۆر خۆشترە باسی لێوە بکرێت دقە ئێستاوە دیارە ئەیپێکسەکە لەکوێیە بەیسەکە لەکوێیە وەکو گوتمان بەیسەکە بریتە لە چ بریتە لە سکین لەگەر ئەکسیلەری فێشیا ئێستا باسی ئەکسیلەری فێشیاش دەکەین سکین و ئەکسیلەری فێشیا بەیسە ئەدی ئەیپێکسەکە ئەو پارچەی تازە پیشانماندان بۆ شاییەکە پێی دەگوترێت ئەیپێکس ئێستا دێنە سەر لایەکانی دیکەین دقە بە ڕسمەکە زیاتر دیاربێت ئەوە باشە ئەنتریەر وۆڵەکەی بریتە لە چەند مەسڵ باشە ئەنتریەر وۆڵ ئەو بەشەی پێشەوە یەکەم مەسڵ پێی دەگوترێت پێکتۆرالس مەیجەر ئەو پێکتۆرالس مەیجەر لە پاشەوی سەب کلایڤس مەسڵ پاشەوی لە 3 4 5 لە ئێرە دێتەوە باشە پێکتۆرالس مەینەر مەسڵ ئەویش پاشانجی کلاڤی پێکتۆرالس فەیشیا ئەو چار شتە پێیان دەگوترێت anterior wall of the axilla pectoral minor pectoralis major and subclavius and clavipectoralis fascia ئێستا باسی ئەو بابەتانەی دیکەش دەکەین بەڵام تازە لێرکوانە تەنها فکرێکە لەسەر هەبی medial wallەکەی ئەو بەشەی ئێرەی بریتە لە چ interclavicular sorry intercostal muscle يعني أواني دكتور نعبين ربكان وهروها سيراتس أنتيرير أما لما نقول سيراتس أخوالي الكوانية شيء مشاري هي أو شيء أما يعني بيدا كتير medial border of the axilla بيجديني أو بابت الزور مهمة بزاني border كاني axilla let's pick عتينا باش بعدين يصير posterior border of the axilla يا كمان sub scapular muscle بس وهروها تيرز ميجر لو شوية ليركوان أو هذه تيرز ميجر وهروها لاتيسيمس دورسي لو بشاني بشتورة دي أو هبير ودن سيكاتا أويش أوكي بوشويني دادي أو للاي بشتورة باشا كاتا كتا مشي بشتور بكين تيرز ميجر باشا لغير سبكليفيس لغير لاتيسيمس دورسي أدري lateral border كي intertubercular groove ياخد بيدا كتير بايسبتال جروف أو تيدا بايسبسي تيدا باشا كاتا بايسبسي شوا لجر كوراكو براكيالس استلاني برين لاني لبركين لا إن شاء الله دويا رسمة شو دوان ترتام بيبش عندهم كابيز بلبركني نكاتو كأناتومي نابي لبركري براسة كي برام ناوي مسلك عندي بلبركري برام أوكي كده بإيماجينيشن كده بلمش كده يبزاني تيدا أو أكسيلات تيدا axillary artery axillary vein brachial plexus كاو زور مهمة لبابة نيرفا كان داخل دري تقريبا plexus ساكا باشا كومرا brachial كبوشيويا هسيختا كومرا أوش تيدا هموي نيرفا supply upper limb كان داكا وهروها ليف نودا كان ليمف نودي زور جرينج تيدا بابتي axilla بيواندي دارا ببريس كانسرو تينيرا أو medial border كيا كانو ستي let's pick the posterior border subscapular teres major latissimus dorsi lateral border كاشي باس كرديا وهروها anterior border كاشي باس كرديا أماش apex وبيسا كمان لوتان باس كرد axillary fasciatia أما تسمان هي يكم شت هيت ما بيدا قدري pectoral fascia لسر أو pectoralis major نيا لسر شيثة شي زور تنكا أو ها بوشي زرديكا ودياري كريا connective tissue شي زور تنكا أو ها وقو بارتا بيزا شي كام لسر pectoralis أو بيدا قدري pectoralis fascia connective tissue باشا very thin الأبر بارت أو دي دريج دبتو ديست إيرا أو يعني سيراتسا شيء مشارية أو يعني لاتيسمس دورسي لبشتورة هاتية بوشيوه أو يعني pectoralis major أو سيراتسا دقيقة تلعبين هالو جنب باشا أو دي لير كوانا زور تردبتو
فەیشیایەک کە دروست دەکات پێی دەگوترێ ئەکزیلەری فەیشیە. ئەو ئەکزیلەری فەیشیە لەگەر سکینەکەی پێیان دەگوترێت پێکۆ پێیان دەگوترێت base of the axilla. ئەو بەشێکەوە ئەمە لێمە دیارە. بزانین تقريبا ئەکسلەری فەیشە ئەوە هەوە تقریبا باشە تانی برین فەیشیایەکە لەو منتیقەی. ئێستا upper limbs ئێستا بابەتی ئەکسیلای تەواو بوو. هەروەکو باسمان کە لێرکانە با دووبارێکە مەلوانی زۆر ڕوون نەبی. ئەو پێکتۆراڵس فەیشیە پێکتۆراڵس فەیشیا درێژ دەکتۆ لێرکوانە ئەکسیلەری فەیشیا دروست دەکەن. فەیشیا ئەن کۆنێکتیڤ تیشو بۆچی شیتە چیە وەکو بەرگە چیە لەسەرەوەی مەزڵەکەی ئەو مەزڵانە دەپارێز لەوەی لەگەر ئەو باسەکانی کە بۆن پێک وە بنووسن یان شتەچی پێ بکەوی یاخود لە بۆ ستابیلازی ئەو مەسڵانە. باشە ئێستا دەینە upper arms. ئێستا باشە ئەو بەشەی دەکەین کاوە پێ دەگوترێت arms. upper arm is enclosed or isolated by deep fascia. deep fascia چیە؟ ئەوانە deep fasciانە. ئەوەیان superficial fascia کەوا لەگەر subcutaneous باشە هەر لەگەر پێستەکەیە. deep fascia دەستە ناو مەسڵەکان. ئێستاکە دیپ فەیشیا ئەهان لێرکوانە باس دەکات دیپ فەیشیا کۆنێکتیڤ تیشووە سێپتای دروست دەکات. سێپتای ینی وۆڵ ینی چەند کۆمپارتمنتێکمان لە دروست دەکات مەسڵەکان لێکتر جیا دەکاتەوە. ئەوانە دیپ فەیشیانە. هاتە مەشاکە مەسڵی لە مەسڵی جودا دەکاتەوە. هیچ کۆمپارتمنت سپێسیفیک مەسڵی تێدایە وەروە سپێسیفیک نێرڤ ئینەرڤێشنی هەیە. لێرکوانە دوو شتمان هەیە لە ئارم. لێرە لە ئارم ئەگە بین و کڕۆس سێکشنە چ بکەین دوو intermuscular septaمان هەیە. intermuscular یعنی between the muscles. دوو between the muscles septamمان هەیە یعنی دیوار. ئەوانە چ و چنە lateral intermuscular septum and medial intermuscular septum. ئەوەیان بریتە لە medial intermuscular septa. ئەوەیان بریتە لە lateral intermuscular septa. با لێرکوانەش lateral intermuscular septa medial intermuscular septum ئەولایە medial. تەماشایەکی ئێرە بکەین کڕۆس سێکشنەکمان لەو شوێنەوە گرتێ لە هیومڕەسی بە گۆشتەکانەوە. ئێستا ئەوەیان ئێچی هیومڕەسە ئەو پارتی باشە. لێرکوانە ئەوەیان lateral intermuscular septum laterally لە ناعبین مەسڵەکان دیوارەکە هەیە باشە. ئەوەیان medial intermuscular septum. ئەوانە دەکەن ئەوانە ئەو بەشانە دابش دەکەن لە دوو کۆمپارتمنت posterior compartment لەگەر anterior compartment of the muscle. هەر یەکەچیان مەسڵی تایبەت بەخۆی تێدا. لە posterior compartmentەکە ئەمە tricepsمان هەیە. لە anterior compartment ئەمە bicepsمان هەیە. ئێستا زانیمان سوودی وەی چییە؟ ئەو لێرە باز دەکات لە چێن دەڕات دەست پێ دەکات کەوا گرنگجی بەو شێوەی نییە. دەرێ upper arm is composed of two anatomical compartment. بریتە لە دوو ژوور. ئەو دوو ژوورە هاتەکە تەماشاکەین لێرکوانە بە lateral intermuscular septa لێرکوانە medial intermuscular septa چ دەکەن دەیکەنە دوو بەش ئارمی. posterior compartment لەگەر anterior compartment. posterior compartmentەکە ئیشی extensionە یعنی قۆڵی ڕاست دەکاتەوە بەو شێوەیە. anterior compartmentەکە ئیشی insertionە بەو شێوەیە. ئەو گریمان دەستی کابرا باشە بەو شێوەیە دەستی insertion ئەوە flexion دەکات بووبرە flexion دەکات. anterior compartment مەسڵە چ تێدایە؟ قەناتی BBC تێدایە. BBC چییە؟ biceps muscle coracobrachialis muscle and brachialis muscle. ئەدی posterior کەوا extensorن triceps مەسڵیان تێدایە. هاگە triceps ماسوولکەی سێسەر گریژ بی چ ڕوو دەدا مەسڵەکە بەو شێوەیە دەستمان ئەبرن ئەوە دەستە بەو شێوەیە ڕاست دەبی جونگەکەمان ڕاست دەبی. دێنێرە anterior compartment چی تێدایە؟ BBC تێدایە. biceps brachii brachialis and coracobrachialis. لێرکوانە هەمووی نیشاندایە. ئەوە بریتە لە یەکەم مەسڵکەوە لە هەمیان ئەنتریۆر ترە لە هەمیان سوپەرفیژەڵ تریشە ئەوەیە. ئەو لێرکوانە بڕایە باشە پێی دەگوترێت biceps یعنی ماسوولکەی دووسەر. ئەوە سەرچیانە ئەوە سەری دووەمیانە باشە. سەرچیان پێی دەگوترێت short head سەرچیان پێی دەگوترێت long head. وا بزانم لە سلایدەکان دیکە باسی دەکات لێ لە جێ خۆیدا باسی دەکەین بە چ مەسڵەکی ئینەرڤێشن دەکەن ئەو پارتە هەر سێ واتە anterior compartment لێرکوانەکەەوە ئیشی فلێکشنە بە چ نێرڤەکی ئینەرڤێشن دەکرێت بە musculocutaneous nerve 5 و 6 و 7.
بس artery supply دكري brachial artery ناو كي لخويا brachial لا يقولي توا استبعشر سي مصل كيدا كين كابريتين لمصلي بي سي استبعشر سي كيدا كين كوراكو براكيالس كوراكو يكلتاتي لكوراكو بروسيس اوت انما جو قلابك ويا بوشي ويا كوراكو لنا قلابو هاتي اللي كان كوراكويت او الى خواري هو اوين او مصله او تصورم كده او هادي للاي بنوي باشا بيدو قلت كوراكو براكيالس الشلسته وين شرون تلاقي هبي بشان تاين دين اورجنا كي لسه كوراكوت بروسيسا انسيرشنا كي لسه هيومراسا لو شوينا انا تقريبا كنت هاي بيدي لبن او مصله ايرا او دروا لو شوينا هيومراس نيرف سبلاي كي هر سي كان قلت ما هم بي سي هم يا بيتي لا ماسكولوكيوتينيوس نيرف ايش كان يا بريتي لا فليكشن بايسيبيتال ماسل سوري برايكال ماسل برايكال ماسل برايم سوري برايكالس ماسل باشا برايكالس ماسل ببورن برايكال ماسل بايسيبس برايكي معناها لقر برايكالس ماسل كان مصله او مصله deep to the biceps muscle يعني بايسبس لادنها او بايسبسا اللي كنا كات كريا حتى برايكالس ديال باشا برايكالس ماسل برايم فليكسرا يعني فليكسري سرتشيا شيوكي تشيليا بو شيويا او شيوكيتي وكو تشيلك وايا ايش كيتيا ان الانتيريور كومبارتمنت ايش فليكسر وكو كان كت ديب تو ذا بايسبس برايكي اوريجينكي لتشندرا اوريجينكي هر لسر هيومراسا انسيرشنكي شي لسر هيومراسا سوري اوريجينكي لسر هيومراسا انسيرشنكي لسر النا باشا distal half of anterior surface of humerus او anterior surface humerus او humerus اسكا era anterior surface كيتي دير كانها كتا مشاكل سوري بوبنو يدار ليرا اوريجينكي دكا انسيرشنكي لسر tuberosity of the ulna باشا tuberosity of the ulna innervationكي musculocutaneous ايشكي flexora bicep او زاره biceps برايكي داوا اللي برندكم والله اللي كان الرسم كان زور مزبوط نينا ان شاء الله لاخركي عندك رسمه كتاب بيبشان دم لسه ما بابتي باشا بايسبس بريكي او بايسبس او السريه كم ديت بوي ودنسي او السري دوم دي بوي ودنسي ايرو كان عمل مان ده بس قبينين ايرو كان هر حمام مصله باشا بوشي پیدا گوتری ماسور که دو سر لوت که دو اوریجینه چند لسه کوراکوید پروسسا اوریجینه که کن لسه سوپرا گلینوید توبرکلا او گلینوید کافیکلنیا باشا دیام گلینوید فوسا سوپرا يعني لسوي سوپرا گلینوید توبرکل ديتن لونج هيدا كي بيداتي بيرا بايسيبيتال جروف او ناولي بيما دغوت بايسيبيتال جروف لبروي لونج هيتي بايسيبسي بيداتي يعني كسك بري ها ودريشتري نا او دريشتري او هاتسوا او هاتيتو لو بيدغوتري long head of the biceps او شان بيدغوتري short head of the biceps كاتبه biceps سنسري هي دو سري هي long head and short head long head كلا تشيل سوبرا جلينويد توبركلا اوريجينا كي short head كا اوريجينا كلا تشيل كوراكويد بروسيس هر دو كان هما insertion يعني insertion كان بريتيلت ديتا او مصله ليرج دي ايه بيدغوتري راديال تيوبروستي لسه راديال تيوبروستي باشا وهروها شتشكش يعني هيك او بيك دين بيدغوتري بايسيبيتال ابونيوروسس وكو بردتشيا او هاليركو انا دسي بيدغوتري بايسيبيتال ابونيوروسس يعني كونكتيف تيشوكا وكو بردغوا فاكشنا كانتيا انش فليكسرن بس نيرفيشن دكرين بماسكولوكيوتينيوس نيرف اون دي بزانن كافيه ان شاء الله استادين سر posterior compartments of the arm باشا اوان بريتين لسه يك مصل معناها زور ازانا ايش بيدا قلت ترايسبس ماسور كي سيسر هي او السرك باشا او السرك سيسر هي بين لونج هيدي هي لاترال هيدي ميديال هيدي اكابر هيدي دا برسيدر لو بو ما نقول ميديال بو ما نقول لاترال بو ما نقول انترميديت لو ناو مالنا استروني دكنو اوان لونج هيدا لهمو هيدا كانت كدريشترا اما لونج هيد اوريجينكي لتشندرا لانفرا جلينويد توبركلا ادي لونج هيدي بايسبس سوبرا جلينويد توبركل لونج هيدي ترايسبس انفرا جلينويد توبركل باشا نجي دو هيدي كمان دبي لاترال ام ميديال
ئەویان میدیەڵە ئەویان لاترەڵە ئەویان چییە هادی دەخوارێ لێرکوانە چ بێرەدادی ڕیدیال گروپ بێرەدادی ئەو ڕیدیال گروڤە ڕیدیال نێروی تێدا ئەو ڕیدیال نێروە سەپلای هەر سێکیان دەکات سەپلای هەر ترایسێپسەکەی دەکات هەر سێسەری دەکات هەم لۆنگ هێت هەم لاترال هێت هەم میدیال هێت باشە ئەو ڕیدیالەوەی بێرەدادێ ئەوە دەکەوتە لاترەلی ڕیدیال نێرڤ لەو پێی دەگوترێت لاترال هێت ئەوە دەکەوتە میدیال تو دە ڕیدیال گروف ئۆ ڕیدیال نێرڤ لەو پێی دەگوترێت میدیال هێت ئێستا زیاتر ڕوونی دەکەین ڕیدیال نێرڤ تقریبا بەو شوێنی دادێ باشە زۆر کەس کاتێکە کەیشتە بنی چکە میدیالەکە لە بنەوەیە قچێک باشە بەو شوێنە دادێ ئەوها دەسوڕێتەوە دەڕوە ئەویان دەکەوتە بەشی سەرەوەی لای میدیاڵی ڕیدیالەکەی ئەویان لاترال ئێستا زیاتر باسی دەکەین لاترال هێدەکە لاترال ئان پۆستیریەر و هەروەها ئەباف ڕیدیال گروف بەڵام ئەویان زۆر مهمە ئەباف ڕیدیال گروف لاترال هێت توکە لێرکوانەیە تقریبا ئیسێشنەکەی لەسەرەوەترە ڕسمەکە نارم زۆر تەوزیحاتی نەدایتێ ئینشاءالله ئێستا لەسەر هەندێک ڕسمیت کە دەخینین بەڵام میدیال هێت posterior surface of the humerus below the radial groove below and medial ئەوەشیان lateral and above ئینسێرشنەکانیان هەرسێکی دەستناوە هەمان شوێن تەماشا ئەو ئینسێرشنەی بکەن هەرسێکیان دەستنە سەر olecrano process of the ulna supply nerve supplyەکەیان زۆر ئاسانە radial nerve فانکشنەکانیان بریتین لە extension ئەنی قۆڵی ڕاست دەکاتەوە تەمام سۆری pectoralis fascia ئەویان pectoralis fascia وەکو باسماکە لەسەرەوەی وەیە دێ درێژ دەبتەوە continuous دەبی دەبتە fascia سۆری دەبتە axillary fascia لێرکوانە کەوا tough fascia قچەک تونترە and ئەگەر تەماشاکەین لێرکوانە دەرێ لە نەعابێ pectoralis and latissimus dorsi ئەوە latissimus dorsi ئەو پارچەی کچکەی دیارە هەلە لای پشتەوە ڕادێ باشە لێرکوانە دەرێ ئەمە شتێکمان هەیە لەو سێگۆشەی پێدەگوترێت axillary fascia یاخود پێدەگوترێت axillary space ئەویان زۆر مهمەکەوەمە باسمان کرد کلاوی pectoralis fascia کا گوتمان باز دەکەین ئەو دەکەوتە anterior border of the axilla چێندرە ئەوە کلاڤیکڵە لە بنەوی مەسلەکمان پێی دەگوترێت subclavius لێرە لایەندەیە پاشەوی pectoralis minor لەو نەعبینی پێی دەگوترێت کلاڤی pectoral fascia يعني clavicle لەبوو pectoral باشە clavi pectoral fascia strong fascia وهروەها deepa چکە لە بن pectoralis major چ دەکات filling the space between the clavicle and pectoralis minor باش چۆنە ئەگە تەماشاچی ئێرەکەن ئەوە بە cross sectionەکی بۆ شێوەیە بڕدرا ئەویان pectoralis major دەکەوتە بنەوی ئەویان هەوە ئەویان پێی دەگوترێت clavi pectoralis fascia ئەوە clavicle ئەوە pectoralis minor clavi pectoralis fascia بەو شێوەیە ها دوای لێرکوانش درێژ دەبتەوە ئێستا باسی لێوە دەکەین clavi pectoralis fascia لە لای سەرەوە دەبتە دوو بەش لەوەی کەوا ئەوەیان پێی دەگوترێت subclavius muscle دادەپۆشی لە ناوە pectoralis minor هەموو دەگرتەوە pectoralis minorەکەش دادەپۆشی پاشەنجی دەبتە چ لێرە پێی دەگوترێت suspensory ligament of axilla یعنی هەر clavi pectoral fascia درێژ دەبتە suspensory ligament of axilla هەر clavi pectoral fascia suspensory ligament واتە چ واتە لیگامنتی هەڵواسراوی بنهەنگڵ لە بۆی ئەویان ئەو خەتە پێی دەگوترێت deep fascia ئەو deep fascia dome shaped هەیە dome shape یعنی وەکو گومبەتی مزگەوتەکانە باشە ها dome shaped بەو شێوەیە ئەو dome shapedە بە چ ڕاوەدەستی ئێستا ئەوەی لێکەوە ڕاست بەردەبتەوە لۆ بنهەنگڵی مرۆڤ بەو شێوەیە ئەوها ڕاوەستاوە بنهەنگری هەموو کەسێک قۆرتاییەکی تێدا ئەوە ئیشی suspensory ligament of the axilla کەوا بەشەکە لە clavi pectoralis fascia دێ بە axillary fasciaکەوە دەنووسێ و هەروەها بەو شێوەیە ڕاگری دەکە stabilize ئەو dome shapedەی دەکە suspensory ligament keep the dome of axillary fascia pulled up يعني بەو شێوەیە لە بۆ لای سەرەوەی ڕادەچێش medial lateralەکەی زۆر مهم نییە clavi pectoral fascia includes two muscle گوتمان دوو مەسڵ دادەپۆشی ئەوانش بریتین لە subclavius and pectoralis minor و هەروەها
pierced by كون دەکرێت لەلایەن ئەو زۆر مهمە یعنی لێرکانە ئەو فێشیە کونێک تێدایە لێرە کونێک تێدایە کۆمەرە نێرڤ و ڤینێکی پێدا تێپەڕدێت لێرکانە کونێک تێدایە باشە ئەو کونەت تێدایە سیفالیک ڤینی تێدایە کەەوە زۆر مهمە سیفالیک واتە سەر خوێن هێنەرەوەی سەر ثۆراکۆ ئەکرۆمینال ئارتری تێدایە لیمفاتیکی تێدایە واروە لاترال پێکتۆرال نەرڤ middle pectoral nerve supply pectoral minor دەکا lateral pectoral nerve لەگەر medialەکەی پێکەوە supply pectoralis major muscle دەکەن لێرکوانە شتێکمان هەیە پێی دەگوترێت clavi pectoral triangle ئەوەیان پریتە لە clavi pectoral triangle clavi pectoral triangle deltoid باشە medial border of the deltoid و هەروەها خوارەوەی clavicle لەگەر باش لای سەرەوەی anterior part of the pectoral ئەو سێ گۆشەیەمان لۆ دروست دەکەن پێی دەگوترێت clavi pectoral triangle باشە یاخود پێی دەگوترێت delto pectoral triangle بۆردەرەکانی بە clavicle و pectoralis major و deltoid muscle دروست بووە یاخود ئێرکانەشمان هەیە پێی دەگوترێت delto ئەوە deltoidە ئەوش pectoral delto pectoral groove ئەوانە چیان بناوتە تێپەڕ دەبی ئێرکوانە لۆها گرنگە سیفالیک ڤینی بناوتە تێپەڕ دەبی ها ئەو سیفالیک ڤینە باشە سیفالیک ڤینی بناوتە تێپەڕ دەبی لێرە ئەمە سیفالیک ڤینمان هەیە ئەویان سیفالیک ڤینە زۆر مهمە ها و قسەی دیکەم لێرکوانە لەو ترایانگڵی ئەمە سیفالیک ڤینمان هەیە ئەو کلینیکال پۆینتەوانە و هەروەها لێرکوانەمە کۆڕاکۆت پرۆسس ئەگەر لەو شوێنەی ڕاددەستکاری بکەین بە ئاسانترین شێوە پاڵپیشن دەبی فیلینگ دەبی یعنی دەتوانین دەستی لێ بدەین و هەستی پێ بکەین clavi pectoral fascia چی بەناودا دەڕوە گوتم ئەوە چی هەیە سیفالیک ڤین thoracoacromial artery ئەوە سیفالیک ڤینە بەناویدا تێپەڕ دەبی thoracoacromial artery ئەوەیان thoracoacromial باشە acromion ئەو acromion processە thorax ئەو thoraxە بەو شێوەیە ئارتریەکە باشە واروها لیمفی تێدایە باشە sorry lymphatic vessels yes and nerve lateral pectoralis nerves بابين خواتر ئێرکوانە ئەمە شتێکی زۆر مهممان هەیە لە بابەتی ئەکزیلا لێرکوانە یان لە شۆڵدەر چەند سێ گۆشەکمان هەیە پێی دەگوترێت quadrangular and triangular spaces ئەوانە کلینیکالی زۆر مهمن quadrangular یعنی شێوەیەکی چارگۆشەی triangular یعنی سێ گۆشە باشە چمان هەیە دەتوانم با بخۆم بیچێشم خۆشترە سۆری بەو شێوەیە مەسلەکمان هەیە ئەوەمان هەیە باشە پاشانجی ئەوەیان پێی دەگوترێت teres minor ئەوەیان پێی دەگوترێت humerus bone با ناوەکانیشان لەکە خۆیان بنووسین ئەوەیان پێی دەگوترێت teres major دانێکی کەش لێرە زیادکەین ئەوەشیان پێی دەگوترێت long head of the triceps long head of the triceps ئۆریژینەکەی چێن دەربوو infraglenoid tubercle باشە ئەوەیان پێی دەگوترێت long head of triceps ئێستا ئەمە چم دروست کرد ئەگەر تەماشای چێرە بکەن ئەگە بە خۆتانەوە دروستکەن زۆر ئاسانە quadrangular spaceەکەم دروست کرد لەگەڵ two triangular space تەواو زۆر ئاسانە یاخود بە شێوەی پەنجە دەکرێت ها پەنجەکان بەو شێوەیە لەسەر یەکدانێ دوو پەنجە بە دوو پەنجە حەزەکەی ئەوەش بینەوە سەری باشە دوو پەنجەی بەو شێوەیە دوو پەنجەی بەو شێوەیە دوو triangular لۆ دەردەچی لەگەر یەک quadrangular space شێوەیەکی چارگۆشەی هەیە ئێستا ئەوانە دەبی ئەمە بزانین ئەو سپیسانە شتێکیان بەناودا تێپەڕ دەبی باشە بابێنە سەر ئەو سلایدی زۆر جوان دیاری کرێ ئەوڕسمان داونلۆد کرد شتێکی جوانە لێرە لە quadrangular spaceەکە چمان هەیە axillary nerveمان هەیە axillary nerve supply چی دەکرد supply pectoralis supply deltoid دەکری deltoid muscle واروها teres minor باشە واروها posterior circumflex humeral artery ئەو posterior circumflex humeral arteryش بەو شوێنە دادێ لەکن surgical ئەو surgical neck of the humerus باشە پاشانجی ئەو triangularمان هەیە پێی دەگوترێت یەک دەقەت خوا ئەو triangularە پێی دەگوترێت زانم لێرکوانە دکتۆر چ ناوەچ لێ نێتەوە بەخۆی هەردوو جان triangular spacن بەڵام هەر یەکەیان ناوەچەیە
ليركو أنا دكتور ناوي لينيتو superior triangular space أوان كرديتيا inferior triangular space يعني أو قسق لسروتر لتساو وي باشا أو ينتي تدا أو زده بزاني بوردر كاينتي ها أو بوردر أجا بانزاكي كي زور أصلا دبي أنا دبي لبري كي يقدر من لبري مكان بالكو تيبنا ليركو أنا أما لو space بيدو قطر triangular space هيز نيرفك مانيا superior triangular space هيز نيرفك تدا تنها circumflex تدا لبو scapular artery او سكابيولر نيا او لهم يعني نزيك ترى السكابيولر لو ارتريه چه دكواس تو بيد قطري سيركمفلكس يعني باش بازني او هذا هو باشا سيركمفلكس سكابيولر ارتري ادي او كيتكا inferior triangular ياخذ بيد قطري triangular interval كشرواتا سبيس ياخذ كونه لنا عبين دوشتي بوشايك مودا كبيل عبين دوشتي زور جريجي بناو داتي كلينيكال زور مهمه radial nerve and profundus brachii artery radial nerve قلت ما سبلايز تكا triceps muscle ادي profundus brachii artery اما قلت من brachial artery supply BBC دكا بلان profunda brachii artery اوان supply triceps muscle دكا اول يركوانش هماش نسريتو طبعا بيخينو زور مفهومه كي ديارة ليركوان نيرفكا او تلير ديارة باشا اگه تماشا ايركن او بس artery چه بناو داده پیدا گوتری circumflex scapular artery او تیا scapular او superior triangular space او inferior triangular space چه بناو داده radial nerve and also profundus artery بناو داده profundus brachial artery ادي لسرو quadrangular space axillary nerve باشا لگر posterior circumflex humeral artery posterior او لاي بشتوي humerasينيا circumflex يعني شيء وشخري اخال الدوري ده صورة humeral او شنو humeral اسكا كي artery شيء بخوي باشا او يعني هو او صورة بورة او زردكا نيرفا axillary nerve بس يرتكل نيكو هذا الصورة اول شيء بريتي على posterior circumflex humeral artery anterior circumflex humeral artery كلا لاي بيش posterior لاي بشتوي هذا الشيء هي با سوري با او نسيني رش كنا ولا بدي فكرتان لو ميرن دوا دين ايرا ليركو انا باسي quadrangular space دكا superior triangular space and inferior triangular space كاو هر همومان باسكرت بلام inferior triangular space زارويا بيدا قدرت triceps heights سوري ليركو انا زارويا بيدا قدرت ايرا triceps heights لو تونك او inferior triangular space and triangular interval تي بناو دادي radial nerve لغير profundus brachial artery هر دو چشان supply تستكن supply triceps لكن لو بيدي قدر triceps heights واتاكم كونك حبيب باشا آخر بابت كوايسا باس لكن بيدي تيلا cubital fossa تيا أو شو يعني is a triangular shapes لكن چندرا لسر elbow يعني أنا شو بزام بيدرم باشا إيرا طبعا أو شانة أو أرما أو فور أرما يعني أو بيدا قدري قول أو بيدا قدري متسك أو زنجي إيرا باشا ليركو أنا تسمان هي أما كيوبيتال فوسا من هي لوت مهمة أو كيوبيتال فوسا هي زور مهمة بازار باسي بكاتاكي بين أو زدينا سر باسي كلينيكال بوينت كاني زور مهمة بيسا چي هي بيدا قدري imaginary line between two epicondyles أو lateral epicondyle لقى medial epicondyle imaginary line چه بيدا قدري base of the cubital fossa lateral هي lateral كي بيتي لا brachioradialis أوين lateral باشا أوين medial brachioradialis إيرا بوشيوية تمام أوين lateral brachioradialis muscle man هي بيجي ديني أوين medial pronator teres muscle دروستي دكا باشا ادي روفاكيت تشندرت لاي سروي ايرا سربانكي بايسيبيتال ابونيوروسس نمان جو ابونيوروسس وكبر دكا او ها بايسيبيتال ابونيوروسس دروستي دكا او سيغوشي زور مهمه لابو تشتشي مهمه استباسي دكن بس باباسي ابيكس كشكن ابيكسيا او سيغوشي ايرا بيدا قلتري ابيكس او ابيكس لا تدرس لا
brachioradial brachioradial چیە لەسەر برێکە یاتا لەسەر هیومڕەسی ئۆریجینی هەیە ئینسێرشنەکەی دێتە سەر radial بۆنی لێ پێ دەگوترێت brachioradial brachioradialis muscle باشە ئەوە دێتن بەسەر پرۆنێتەر تیرسدا دەڕوە لێرکوانە ئەو سێ گۆشەمان لۆ دروست دەکات پێ دەگوترێت ئەپێکس ئێرە کۆنتێنتەکانی چنا دەبی لە بەرد بی لە میدیال لە بۆ لاترال لە میدیال ڕادەست پێ دەکەین میدیال نێرڤمان هەیە باشە پاشەنجی brachial artery کەوا زۆر میهمە دەبی بزانین لێرکوانە لە بۆ پەڵپێشن ئێستا پێتان دەرم لە بۆچە هەستی پێ دەکرێت پاشەنجی biceps تێندنمان هەیە ئەوە bicepsە ماسوورکەی دووسەر دەبتە تێندنێک ئەو دەچی بە radial tuberosity وە دەنووسێ biceps تێندن پاشەنجی radial نێرڤیشمان هەیە ئەویش زۆر میهمە کلینیکال پوینتەکانیان لە بۆچی ئەوە دەبی لە بەرمان بیها لە میدڵ لە بۆ لاترال باشە بەڵام پرسیارێک لێرە دروست دەبی ئەمە گوتمان ئەوەیان بریتێ لە میدیال ئیپیکۆندایل ئەوەیان لاترال ئیپیکۆندایل ئەمە گوتمان لە میدڵ ئیپیکۆندایل ئەمەش نێرڤێکمانەیە پێی دەگوترێت ئەڵنەر نێرڤ radial نێرڤ بەلای لاترال ڕادەڕوە ئەوە radial نێرڤە بەلای لاترال ئیپیکۆندایل بەڵام میدڵی بەلای ئەڵنەرمان هەیە باشە ئەڵنەر نێرڤمان هەیە ئەو ئەڵنەر نێرڤە لۆ بەشەک نییە لە کیوبیتال فۆسا بەشەک نییە لە کیوبیتال فۆسا ئاگادار بن لۆ چکە بە پۆستریەردا دەڕوە یعنی بەلای پشتەوەی میدیال ئیپیکۆندایلەکەدا دەڕوە لێ بەشەک نییە لە کیوبیتال فۆسا لێتان تێک نەچی یەکەم باش بریتە لە میدیال نێرڤ پاشەنجی brachial artery پاشەنجی tendon of the biceps پاشەنجی radial nerves گرنگی چیە دوو گرنگیمان هەیە لەو کیوبیتال لەو کیوبیتال فۆسەیە دوو شتی مهممان هەیە یەکەچیان ئەمە دوو شتمان هەیە ڤێنمان هەیە باسیلیک ڤین و سیفالیک ڤین هەردووچیان لێرکوانە یەک دەگرن بەهۆی میدیان کیوبیتال ڤین بەشەک نییە لە هیچیان ئەو نێرڤەش سەر بەخۆیە هەردووچیان پێک دەبەستی پێ دەگوترێت میدیان نابین هەردووچیان میدیان کیوبیتال بەناوی کیوبیتال فۆسای کرێ ئەوە ئەو کیوبیتال فۆسای ئەو سێ گۆشیە دەگوتە ناو کیوبیتال فۆسا کیوبیتال ڤین ئەوە چییە مۆ سوپەرفیشەل ڤینە زۆر دیارە یعنی ئەگەر دەستی خۆت ئەو هەڵێکی ئەو ڤینەی بە خۆت دەبینی باشە لێرکوانەیە لە بۆ چ بەکاردێ ئەو ڤینە لە بۆ intravenous injection ئەتوێت خینی لە کەسەکی وەگری دەین دەرزەکەی لەوەی دەدەین خینەکەی لەو ڤینی دەردێنین ئەو زۆر مهمە لەگەر بلاد پرێشەر مێژەری بلاد پرێشەر بە چ دەکرێت ئەوە لێرکوانەمە brachial artery مانێ brachial artery ئەو شوێنێ ئەمە ئارتریەکان دائما دیپن باشە يعني دائما قولن لە چاوپێست بەڵام لێرکوانە brachial artery تقریبا هەستی پێ دەکرێت لێ دەتوانین بە دەست لێدانش پاڵپێش بکەین ها دەستە چێت دێ هەست پێ دەکەی ها لێدانی دڵت هەست پێ دەکەی لێ ئەمە شتێکمانەیە پێ دەگوترێت سفیگمۆمانۆمیتەر ئەو جیهازە پێ دەگوترێت جیهازی زەختی بلاد پرێشەر باشە لۆمان دیاری دەکات زۆر جار ئەمە ئەوەی بەکاردێنین باشە ئەو شتەی دادەنین لەسەری جێ دەگرین بزانین چەندی هەیە یاخود بەو شێوەیە ئەو جیهازە بەکاردێنین لە بۆ چییە لە بۆ مێژەری بلاد پرێشەرە بزانین سیستۆلیک پرێشەر یاخود دایستۆلیک بلاد پرێشەرەکەی کووە ئەو یان لەسەر چ دەکرێت ئاگادار بن لەسەر brachial artery ئەدیۆکەیت کە میدیان کیوبیتال ڤین وتمان بابەتی برێز لە بۆ بابەتە دەرسی دابێ بابچینە سەر لێکچەرشکەکەەوە ڕسمەکانی جوانتر بی ئەوتە لێرکوانە ڕگیوەکی زۆر سلە supraspinous muscle infraspinous muscle بەچی innervation دەکەنێن هەردووچان بە suprascapular nerve پاسەنجی ئەمە چمان هەیە لێرکوانە teres minor بە چ innervation دەکرێت بە axillary nerve باشە پاشەنجی چمان هەیە teres major muscle پاشەنجی بابرێن لە لایەکەت کە چمان هەیە subscapular nerve بە چ innervation دەکرێت بە subscapular upper and lower part of the subscapular nerve وهروەها lower subscapular nerve innervationi teres majorەکەش دەکات biceps brachii muscle یاخود بابێرین BBC brachialis biceps and coracobrachialis هەر سێکیان ئەوەی ئێرە ئەو بنەوە لەگەر biceps biceps چەند جوان دیارە لێرە ماسوورکەی دووسەر ئەوە سەرەکیانە ئەوە لۆنگ هێدا ئەویان شۆرت هێدا ئەو لۆنگ هێدا ئەو هادەچێتە ئێرە دێتەوە لێ پێ دەگوترێت لۆنگ هێد بەڵام ئەوە ئۆن دەدەچی لۆنگ هێدەکە درێژتە باشە هەر سێکیان بە musculocutaneous nerve BBC بە musculocutaneous nerve supply دەکرێت وهروە triceps ئەوە long head of the triceps ئەوە lateral
ميديال أو كشي لبنوتري باشا ميديال هدكي ترايسبس بتسي إنرفيشن دكري بالراديال نيرف أو باسي نيرف كانش ماكر أو شان ديلتويد مسل با أكسلري نيرف هل هو تيرز ماينرا ديلتويد مسل تشان با أكسلري نيرف سبلاي دكرين أو مسلش معنى بيدا قلت أنكونياس مسل أنكونياس مسل لميدل إبيكوندايلو لبو أوليكرانون بروسيس دروا باشا إيشا زيادة روتيشنال بيدا قلت أنكونياس مسل أيش للي بشتوين هو إنرفيشنو همو بابەتەکانی دیکەیەوە زیاتر باس کرێتەوە گەویستان تایم ڤیدیۆکە ڕاگرن دووبارە بیخینەوە زۆر گرنگە ئەو دوو سلایدە ئەگەر ئینشاڵڵا دەینێرم لەگەری پۆڕان مەسڵ بۆ بابەتە چیکە وەسلام عەلەیکوم ورحمەتوڵڵاهی وبەرەکات